جا کتێبی هزرینەتەوەی لە عیرفانی بارزان ئەمە دەبێتە یەکێک لە تەوەرەکانمان ئەمڕۆ لە بەیانی 24 قسەی لەسەر دەکەین بزانین ناوڕۆژ کتێبەکە چی تێدای و باز لە چی دەکات. میوانداری نووسەری ئازیزمان کردەوە مامۆستا بەدر ئیسماعیل شیرۆکی کە نووسەر و لێکۆڵەریشە پێمان خۆشە هەر خۆی لەسەر کتێبەکە بدوێ مامۆستا بەخێر هاتیۆم کاتت باش مامۆستا بەدر بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆ میوانداریتان پێوە سەرکەوتن بۆ ئێوە و بۆ کوردستان 24 عزیز زۆر سپاس. مامۆستا بەدر لەوە دەست پێ بکەین بیرۆکەی نووسینی ئەم کتێبە و گرنگی نووسینی ئەم کتێبە بۆچی ئەم ناونیشان و تایتڵ هەڵبژارد. بەڕاستی زۆر گرنگە لەو بابەتە چونکە مەسلەی بارزان زۆر بە جوانی ڕوون نەکرابوو هەتاوەکو ئێستا زۆر لە نووسەران لێکۆڵەران وایان دەزانی بارزان تەنیا ناوی گوندێکە لە جغرافیایەکی تایبەت لە دەڤەرێکی تایبەت هەلکەوتووە. من دەمەویست ئەوە ڕوون بکەمەوە کە بارزان دوای جێگیربوونی تەریقەتی بارزان یا بنەماڵەی شێخانی بارزان و دەستپێکی گەشە سەندنی هزری با بڵێن نەتەوایەتی لەو تەریقەدا ئیدی مانای جغرافی و مانای زەمینی خۆی بەجێ دەهێنێت دەبێتە مەفهومێکی بانزەمینی دەبێتە ئوستورەیەک دەبێتە فەلسەفەیەک ئیدی لە هەر شوێنێک کە ناوی بارزان دێت چ لە مێژوو چ لە بابەت عێرفان چ لە بابەت فەلسەفەی با بڵێن نەو تەریقەتە بەمانە فەلسەفیەکەیەوە من باسی بارزان دەکەم نە بەمانە جوغرافیەکەیەوە بۆیە زۆر گرنگ بوو من ئاوڕێک لە پشتەوەی ڕووداوەکانی بزاڤە شۆڕش گێڕیەکانیش بدەینەوە لە بابەت ژینگە لە بابەت عێرفان لە بابەت پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی کە لەو ناوچەیە هاتوونەتە بوون لە بەرابەر ئەو پەروەردە تایبەتەی کە لەو تەریقەتە شێوەی گرتووە من هەوڵم داوە کە بەپێی تواناکانی خۆم ئاوڕێک لەو بابەتە بدەمەوە لە تەک کۆمەڵێک بۆد و چەمکی تریش کە لەو کتابەدا جێگیرم کردوون پێم وایە زۆر زروری دەبێت کە ئێمە جارێکی تر بگەڕێینەوە سەر ئەو مێژووە کە تەنیا مێژوو نییە کە تەنها ڕووداو نییە کە تەنها شەڕ و جەنگ و بربەرەکانە دژی داگیرکەران نییە بەڵکو کۆمەڵێک چەمکولایەن و بۆعدی تری ئینسانیشی لەخۆ گرتووە ئەم تەریقەتە. باشە مامۆستا مێژووی بارزان هەر بۆ خۆی ناوی بارزان کە ئەوترێ چەندین بابەت هیچ کایەکی ژیان نەماوەتەوە گەر نەیگرێتە خۆ یاخود ئەگەر بڵێن بناغەیەکی کوردایەتی و شۆڕشە بۆ خۆی بەلایەک چەندین کتێبی دیکە دەرکراوە بەڵام لە پێویستی کتێبەکەی تۆیە بابەتەکان زۆر شڕ و پڕن زیاتر جەختت لە چ لایەنێکی کردوتەوە ئەنی ئەتەوێت چ لایەنێکی بارزان پیشان بیت شۆڕش نەتەوەی ئاینی عەرفانی نەتەوەی چ شتێکی دیکەی تیا زۆر تۆخ کراوەتەوە لە ناوەڕۆکە. ڕاستی دەوێت من زۆر هەوڵم نەداوە مەسلەی مێژوو وەکو گێڕانەوەی مێژووی ڕووداوەکانی ڕابردوو بە تەنیا لەو بۆعدەدا بگێڕمەوە من هەوڵم داوە تەحلیلی مێژوو بکەم واتەوەکو لێکۆڵینەوەیە هەم لێکۆڵینەوەیە و هەوڵم داوە دەستێک بۆ فەلسەفەی مێژوو ببەم ئەوەی لەوارەی بارزان نووسراوە من نانم من یەکەمین کەسم خەڵکی تریش هەولی ئەوەی داوە بەڵام زیاترین ئەو کارەی لەسەر بارزان کراوە مێژووی نەقلیە ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە هەر بەو شێوەیە لەسەر هاتوونەتە سەر کاغەز لە ساڵی ئەوەندە ئەو شۆڕەشە ساڵی ئەوەندە بەڵێ من هەموو دامە کەمێک فەلسەفەی مێژوو لە پشتی ئەو ڕووداوانەوە چی ڕووی داوە شتێک هۆکار بوو بە ئەوەی کە بارزان لە ماوەیەکی با بڵێن زوو مەودادا بەنسبەت کۆمەلگەی کوردی بێتە ناو بزاوی ڕزگاری خوازی ئەو خەمەی گەورەی نەتەوە بگرێتە ئەستۆی لە بارودۆخێکدا کە ئێمە لە کۆمەلگەیەکی بە تەواو دەرەبەگایەتی دەژیاین چ هۆکارێک بۆتە هۆی ئەوەی کە بارزانیەکان شان بدەنە بەر ئەو بارە قورسەی ئازادینەتەوەیەک من هەوڵم داوە لە سێ تەوەرکەلێک وەربگرم یەکەمیان زانستی مێژووە و تا ئەو شوێنەی کە جێی تێدا بووە دە دیکۆمنت کەلکم وەرگرتووە ئەو دیکۆمنتانێکە لە کۆنسۆلگەکانی ئێران ئەو کاتە مامۆستا بەدر شتێکیشم بینی ئێستا کە بە خێرایی سەری کتێبەکەم کرد ببوورە قسەکان پێبڕی هەندێک بەڵگەنامە و دیکۆمنتی تێدایە
ئەمانە نووسراوی ئێرانین و پێدەچی مێژوەکەشی زۆر کۆم بێ ئەمانە لەکوێ دەستکەوتووە بۆچی بەکارت هێناون ئەمانە باس لە مێژووی ساڵانی سی دەکەن سەرەتای سەرهەڵدانی شۆڕەشی بارزان ساڵی 1932 و دیکۆمنتێدای هەتا ساڵی 1945 شۆڕشی دومی بارزانیش من ئەو دیکۆمنتانم لە کەسێک دەستکەوتووە کە ناوەکەشم لەوێ بە ئەمانەتەوە هێناوە لە وەزارەتی دەرەوەی ئێران ئەو دیکۆمنتانە هاتوونەتە دەرێ و خۆشبەختیەکە ئەوەیە کە سەرباری ئەو هەموو ڕق و کینەیە کە بەرابەر بزاوی بارزان داگیرکەران هەیان بووە دانیان بە زۆر ڕاستی حاشە هەڵنەگر داوە لە زمانی خۆیانەوە و ئەوە زۆر گرنگە کە دوژمنان باسی بزاف بکەن ناخۆمان بین لە دیدێکی سۆزداریەوە ئەو مەسەلەیە هەڵسەنگێنین اینجا من بۆ پشتڕاستکردنەوەی ڕووداوەکانی بارزان بە چڕوپڕی کردم لەو دیکۆمنتانە وەرگتووە و هەر شوێنێک من ویستم بێکارێکی فکری بکەم بۆ پشتڕاستکردنەوەی ئەو تحلیلە فکریەم کەلکم لە دیکۆمنت وەرگتووە و هەر شوێنێک لازم بوو بێ کە دیکۆمنتێک ڕاز بکەمەوە دووبارە تحلیلێکی فکریم لەسەر ئەو کارە ئەنجام داوە لەو کتابەدا باشە پشتبەستن بە چ لایەنێک بۆ تحلیلکردنی ئەم مێژووە بۆ ئەم دۆکمانتانەی کە هەیە بۆ ئەم ڕاستیانەی کە هەبوون ینی ئەبێ بەچل پشتبەستن بە چی بکرێت تا لە کۆڵینەوەی بۆ بکەیت تا بتوانیت کە وردی و ڕاستی ئەو مێژووە بسەلمێنرێ خۆی دووسێ لایەن هەیە دەزانی ئێمە هەتا ئێستاش کۆمەڵێک لەو شۆڕژگێڕانە لەو خەباتکارانەی بزاوی بارزان هێشتا بە خۆشحالیەوە لە ژیاندان ئێمە دەتوانین کەلکێکی زۆریان لێوەربگرین لە وڵاتانی پێشکەوت ئەو کارە زۆر کراوە لە خەباتکارانی سەردەمی شەڕ و شۆڕش زۆر کەلکیان وەرگتووە ناوەندێکی گەورەیان بۆ سێنانە سەر کاغەز و بۆ لێکۆڵینەوە دامەزراندووە هەموو ئەو بیرەوەریای خەڵکیان یادداش کردووە لەوێ کوان کردەوە منیش هەوڵم داوە تا ئەو شوێنەی کە دەستم کەوت بێ ئەو خەڵکانە بێنمەگۆ قسەیان لەگەڵ بکەم ئەوانەی کە هەندێک لە بیرەوەری هەندێک لە ڕاستیەکانی ئەو شۆڕشان لابووە ئەوە لە لایەکی مەسەلەکە لایەن تر دەوانی فەلسفەی بارزان ژینگە فەلسفەیە یعنی لە ژینگەیەکی تایبەتدا ئەو فەلسفەیە چێ بووە لە دەرەوە نەهاتووە هاوردە نییە و ئەو هێزش کە لەوێ سەرچاوی گرتووە دیسان ژینگە هێزە چونکە ئەو هێزە لەو فەلسفەی سەرچاوی گرتووە و دوجار شێخانی بارزان و لە کۆتایی ساڵانی چلدا وا بڵین جەنابی مەلا مستەفای بارزان ئەو هێزە دەخاتە خزمەتی بزاوی ڕزگاری خوازی کوردستان هەموو ئەو مەسەلەیە دەستمایەکی زۆر چاکن بۆ ئەوەی کە ئێمە لێکۆڵینەوەی ئەو مێژووە بکەین و هەموو لایەنەکانیشی بکەینەوە کە هەتا ئێستا من پێم وایە ئێمە لە سەرەتای ڕێگاداینە ئومێدوارم تەمەەن ڕێگامان بدات کە ئەوە ببێتە دەستپێکێک بۆ خەڵکی ئاکادمی طبعا من لە ئەزمونەوە دەستم پێکردووە من ئیدعای پسپۆریم نییە ئەو ئەزمونانێک لە ڕۆشنبیری خۆمدا لە زانینی خۆمدا سەرچاوی گرت بەڵام پسپۆری گەورە هەیە ئومێدوارم دەرگایەکم کردبێتەوە کە پسپۆران ئاوڕێک لەو بوارە بدەنەوە زۆر باشە مامۆستا بەدر دەزانین هەر طریقەتێک کە هەیە فەلسفەی تایبەت بە خۆی هەیە و طریقەتی جیاوازیش هەیە و طریقەتی زۆریشان جیاوازی طریقەتی بارزان چییە؟ یعنی لەوەیە کە ئاین و بابەتە نەتەوەیەکەی بەیەکەوە گرێداوە یان جیاوازەکەی لە چی دای بە بڕۆیت هەروایە دەست خۆش بێ ئەمە ئاماژەیەکی زۆر دەست بوو بارزان سێ لایەن بەیەکەوە دەخاتە خزمەتی پەروەردەی کۆمەلگەی بارزانی یەکەمیان مەسەلەی با بڵین ئاینە ئاین بە معنە عێرفانیەکەی کە سەرچاوایی لە تەسەوفەوە قۆناغێکە پاش تەسەوف بە بڕوای من قۆناغێکە پاش تەسەوف پێگەینە پێگەینێکی یا کاملبوونێکی پاش تەسەوفە دووەمیان بە باوەڕی من مەسەلەی پێکەوە ژیانە پێکەوە ژیان یەکێک لەو چەمکە بەهێزانەیە کە تەریقەتی بارزان خستوێتە خزمەتی پێگەین و کاملبوونی پرۆژەی با بڵێن نەتەوە سازی خۆیدا چونکە لە ئەساسدا ئەگەر تەماشە بکەین دەوڵەتانی تر ئاینیان بۆ پێکەوەنانی دەوڵەتنەتەوە بەکارهێنا شیعەکان لە سەمانی سەفەویەکان ئەو کاریان کرد عوسمانیەکان دیسا لە تورکیا ئەو کاریان کرد ئاینیان بەکارهێنا بۆ ئەوەی کە دەوڵەتنەتەوەی تورکی لەسەر بنیاد بنێت
من پێم وایە ئاماژەیەکیشم پێ کردووە ئەگەر ڕخنەی توندم لێ نەگیرێ لەوەی کە بارزان لەسەر هەمان ئەو فۆرمۆلە بە پێکەوەنانی ئەو هۆزانەی دەوروبەر بنیاتی گەلێکی ڕووناوە لەو فەزا بەستەی ساڵانی 30 و 40 و ئەوانەدا کە کۆمەلگا لە دۆخێکی با بڵێن ڕۆشنبیری زۆر قەپات بەستراودا بوو بە پێکەوەنانی چەند هۆز بنیاتی گەلێکی ناوە من لەوێ ناوی گەلی بارزانی لێ دەنێم عێرفان ئاین ئازادی و ئەگەر بارزان ئاینێکی هەبووبی من پێم وایە کە دەبێ ناوی لێ بنین ئاینی ئازادی چونکە هەموو تواناکانی خۆی هەموو لایەنە ژیانیەکانی خۆی بۆ بەدەستهێنانی ئازادی و سربەخۆیەکی ناوچەیی لە هەمووی گرنگتر سربەخۆی ناوچەیی لە هەموو شتێک پێ گرنگتر بووە لە پێناوەشدا خەباتێکی یەکجار زۆری کردووە ڕاستە مامۆستایەوە کوونووسەران دەستان کردووە بەم ڕێچکەوە ئەرکەکەتان کورستر بووە و گرانتر بووە بەو پێیکەیدی لە پاڵ بە دۆکمنتکردن و نووسینەوەی هەموو ڕووداوەکانی مێژوویەکان و گەورەکان پێویست بە لە کۆڵینەوەشەکە ئەرکیەوە گرانتر بووە ئەرکی ئەمەژەوەیە کە کارەکانیەوە بناسێنین و بەرزیش بینرخێنین لە بۆ بینەران و بیسەرانیشمان سپاس دەکەین کام بەیانە میوانیەمە بووی خەرمانت پڕبەرەکەت بێ سوپاس بۆ ئێوە و بۆ کوردستان 24 کە گرنگیەکی بە مەسەلەی نووسین و ڕۆشنبیری و سپاس بۆ دیارەکەش زۆر سپاس دەستان خۆش بێت.